هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان دۆخی هەرێمی کوردستانی شەڵەقاندووە و خەڵکی بە تەواوەتی تووڕە کردووە. خەڵکی هەرێمی کوردستان پێیان وایە ئامانج لە هێرشەکانی تورکیا سڕینەوەی کورد و نەهێشتنی قەوارە سیاسیە کوردیەکانە. پێویستە لەسەر هەموو کەسە بە تایبەتی مامۆسایانی ئەنی داوایان لێ یەکەینکەوە بەشداری بکەن لە وتارەکانیان نانەڕەزایی دەرببڕن ئیدانەی بکەن بۆ ئەوەی کەوا بە جیهانی بناسیێن کە ئەم کەسە بە ناوی خواوە دەستدێژ و خوێنمێژی بەسەر کوردەکە. لە پاڵ تووڕەیی خەڵک و دەربڕینی ناڕزایەتیدا لە چەندین ناوچەی کوردستان کەمپین بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ کوردانی ڕۆژاوا ئەنجام دەدرێت. خەڵک دەیانەوێت بە کۆمەکەکانیان هاوکاری ئەو کوردە لێ قەوماوانە بکەن کەماڵ و حاڵیان جێهێشتووە. کاتەی ئەم بارودۆخە ڕوویداوە هەمومان هاوخەمین بە هاوخەمیەکەمان بکەین بە هاوکاری و بیگەێنین پێیان تاوەکو لەم کاتەیە بتوانن سوودێکی لێ ببینن. کوردستان بە بارودۆخی جیاوازە تێپەڕۆ بەتایبەت باشووری کوردستان خۆی ئەو بارودۆخە ئازانێت کە چووکە پێشتر ئەو بارودۆخەی بە هەمان شێوە لێ قەوماوە. لە نێو شەقامی هەرێمدا باسی هێرشەکانی تورکیایە بۆ سەر ڕۆژاوا. شەقامی هەرێم وێڕای نیگەرانی لە دۆخی ڕۆژاوا هاوکات ترسیان لە داهاتووی هەرێمەکەشیان هەیە بەو پێی هیچ گەرنتیەک نییە سبەی هەرێمی کوردستانیش بکەوێتە بەر هێرشی وڵاتانی ئیقلیمی. طبعاً مەترسی هەیە ئێمە باوەڕکە لە نەوەتەکان تا ئێستا مەترسیمانەیە لە هەرکیەوە هاوسێ لەشکرێ بێتە سەرمان نەخۆمانەتوانین بەرگیری بکەن نە بەرگیریمانەیە نە کەس بەرگیریمان لێکە. ئەمەی شەر وەکو ئەمەی کەرکووکە کە ڕوویدا ئەمەی ڕۆژ ئاواژ ڕۆژێ لە ڕۆژان باوەڕکە بەسەر خۆمانە دێ و مەترسی هەیە چونکە لە ناوخۆی خۆمان هیچ ئیشمان بۆی نەکردەوە بتوان حدودەکان بپارێزین هێزێکی باشمان هەبێ مەشق پێکراومان هەبێ یەک دەنگ و یەک ڕنگمان هەبێ مەترسیمان لەسەر هەر کاتێ بێت. شەقامی هەرێمی کوردستان بە دوودڵیەوە لە دۆخی ڕۆژاوا دەڕوانێت. پێی وایە سەرگرتنی هێرشەکانی تورکیا دەستکەوتەکانی کورد دەخاتە مەترسیەوە. شکستێنانی هێرشەکانیش کورد لە داهاتوویەکی باشتر نزیک دەکاتەوە. دڵشاد دەنوار دەنگی ئەمریکا کەرکووک.